ڕۆژێکی نوێی خوانێک لە ئێناتیدەوە جوانترین سڵاوتان لێبێ هەروەکو ئاگادارن هەر سێ بەشدار بۆکە خواردنیان بۆ دروست کردی تاکە بەشدار بکەماوەتەوە سەرگوڵخانە من هاتم بۆ سیتیستار بزانم سەرگوڵخان لەکان بەشی سیتیستار چیمان بۆ هەڵەگرێت و چ شتێکمان بۆ ئاماداکا بۆ دروستکردنی خوانەکەی ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی بەهاراتی ئالین لەگەڵتانە بەردەوامە ئێوەش لەگەڵمان بن و وەرن. یەکێکە بینم لە سەرگوڵخانەچە خۆیەتی سڵاوە لێوێ سەرگوڵخان باشی تۆ چۆنی باشی شتەکان هەڵگرتووە شتی چاکی هەڵگرتووە باشە شتی تریش ماوە باشە کاتە بڕۆین با بڕۆین لێرەوە نزیکە باشە چین سەوزۆشتەکە هەڵەگرین سەرگوڵخان من ئەمێ پێ بڵێن تاکە ئافرە تاکە خاتون تۆمای لە گروپەکەیە لە خۆت ڕازیت دڵنیای شتێکی باشەکەی زۆر لە خۆی ڕازیە باشە لەگەڵمان بن زای سەرگوڵخان چیتر هەڵەگرێ بۆ خوانەکەی فەرموو باشە بچم منە چم ئالاگەت بۆێنم تا پیازەکە هەڵگرین بەسەر چاو سلام عليكم دوستاس ليرو بوي بله دوستاس فرمودي أطفالي دوستاس سلام عليكم دوستاس وين روبي شانو كان ولا باش تكمل أما مطبخي سربخانة بدنا إيروا بهاراتي عاليني داناوا لا خواردنەکان یا بەهاراتی ئالینی بەکارهێناوە ئێوە ژەتوان لە هەموو خواردنەکانتانە بەهاراتی ئالین بەکاربێنن و ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی بەهاراتی ئالین لەگەڵتانە بەردەوامە بێ. السلام عليكم. زۆرتان پێچوو چۆنە بێکەوە بەرگێتان بووی بە هاوڕێ تازەتەوە باشە بەس پلانیشمانە کردژی سەرگڵخان بۆی مرەی بۆ دانەنین ئەمڕۆ من لەوانەی بەرکوڵی خواردنەکانیم کردوێ بەخوا خراپ نەبوو خاتونی ماڵ دەستی پەنجەی جوان بوو بەس با تا شتەکان نەسووتەوە چۆن ناگەو لێوانێ با ئاگەشی لێ من وایە دەبڕێ فەرموودی باشە دەربەستانەوەشی ماوەت بەخێر من باش بووم دارە تاخیر نەبووی چێ من ئەخر بۆیە وتم با بەیەکەوە وتم چاوەڕێ تۆکەم من ێرەشم نازانیم من ئەمڕۆ زۆر دڵم ئەڵم تۆ بڵێ ئەمڕۆ شەر و کۆڕۆژەکانی تر لە ئێوەی بەرمەوە یان ئەمڕۆ نوانەیە خانمان زۆر لە خۆڕازی ئێقەی چێ جارم ژنی ماڵەوە حەزەکەم بزانێ ئاخر تۆ بۆی قەلەقی کرد پێ بڵم بەسەری خاڵم بەس قەلەقی ئەخر دڵنیای کە دۆڕاوی دیتر نەخێوانێت دڵنیام کە بردوومەتەوە والله بەسەری خۆمەی من ئەوەی من کردومە بەکەم کە دەکرێت تو زانی نمرەکانی تر چۆنە خۆ پێیان خۆم کێشم نمرە نییە بابزانێ من کێشم مەزانی چی من کێشم ئەوەیە گرنگ ئەوەیە من
لخلال برنامج سيكسي جوازم ناسي كيشاني لا آخر بقصي زلمة والله بس هي قصي زلمة والله منيش ناسيني إيوه سامانك زور قوري بوم يعني زور خوش حالم بلان بردنوي كبرك أجر تعمل تري أوا يكشف يوم أوا طموحي هم كسر كله هم كبر شيء كام طموحي وهي بيباتو بلان جنينجي شتو خلال برنامجكم كمان خالد الناس بس هيك شتي مريج بلان كاج عبد الله يعني من هيك جلوش ثاني كلا لا يخو من زور باوا كزورم بينا خوشة كإما وكلتورة ما هتيا هاي كويستا أجر من لبواري كارك ما بردمو أبي لها مباركين في شعبي بمو يعني تو أسايا هنرمندك زور بناواني من لوانه لري كارك ما باج من كاك سوران لشيرين كا بس مرجني لما أبي بينه يا خو خوش أسايا أو قبول كين بالدي لا فعلا أجرك طبعا خو أجري دانني راس الرجيكي كم داني بلام هر أبي أجرك داني شون كدواجرت ولا كبر كياد شون تو باشي لا تو باشتريش يعني شوانيا بس هاي ما كلتورة توصل كما زين شو نياز خان تو خيشة قايم لهم كاركان تو بيجاني جورشي وريجي ونيه تابتي أجر بسبوري خود نبي عشان من لخوارنا بسبور قال ناقري زور واعي يعني براسي لا زين شو من نعم يشتكي وبيت تام كان تانيش تعبيره بسبوري لخوارنا مدايني براسي خواركي تو يعني زور جان رازان متوا بلام ها إسا أمرو تامش تكان بيرنية أو تا شاورم تامك جواز أخو من هويتهم هلا أو دخل بيرنا ما أبو هرو دقيقة إسا شمو روجيك برسيت بيه علي أخبو كفته باور رقيم شو لما روا برسيت قال ممكن ذا مكاتب برنجا كردي ترتيبات تيكوتم يعني شو أنا خوات يعني تندرستين تو هو بابا تندرستي من برسيم تندرستي شيء ورنا مخاطر لا راجي دعوتك تو هيك من خوارد وخم طبعا شو بنا أخبر يا خالي شو ما إيدي ونعزل على كل بدو أنا شرح أخويا كا على هيك من أقرأ إيه أنا بري خوانك تو زور ما إيدي هلا نخ خوانك من زور بتام وتشرب وبون أقرأ حزنك لو خوانك كيف أجر مو رجعنا بخم استبخم بوم ما بيرجع أنا مسيان كاكا لا زال شانو خان على ذكاك يوم نايخون على ذكاك اشتري ما بيخون مقرون درنا أنا طبعا أجرني النمرة كان بينه بعدين يوم رجع يعني إسا من جرى بينه أي شيء بس من ترى كذا هنا باتو جفرني تابع باشا قينا مش مسش تاوي ديا بس كده عملت باشا ما لا توري لك زينا أجمش تاوي أنا دورك كذا دورك كذا بشتي خوشة. ديما زيكا كبردينا برسا. سب خانم واحد كم خوبی دینی که خوش شادی رازان و که باشتر زنید. اما لکیادانم. الله کردستان. کردستان خیلی پیشی بیشتر. یا خواهر کرد پرور بی. فرم. سرقل خان اما لا أبين لنا وراستا يعني فرني شيدان لسه فرم. اما لا أبين ياهل اللي عبد. أما يبين روشي. والله بوني كل كاش خوش بو. اشتهاء كذي. هیچ شرما یا من دانشم. بس داش نشتم. دانش دست خوش به. استهيني. چیه بینن؟ زلاتا بینن زنم بلا چونه بینن؟ يعني إيشي تياكرا وبسر ياري برا. جاري بازاين تامه. ياري كذا برا جوانا. جوانا واه سرتها كي باش. صار حظك يبغى أنا أقول لك أنا وراست. خيني. من توزيع صلي اسم من ولا شيء. مزام تو حسب وي 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 بزلات. أنا راح حسب ليه خوش دانش يسلم خالد المانا. وين تكلم؟ جا آخر يوم تزبرين بوم الله جوانا. ولا بتقرأ وبو خواردن نيا. بو خواردن نيا سلم. أما بو خواردن ما شو كويا براخي بيشي تو بيخوي. سر بالخال. شو في خوش عام. أما ذكرتني أو زلاتي بآلاء كردستان ما بس تكاد لي دواء شيء يعني. أكيد شيء معك والله. كنت ما بيرنا توا. أمر باردو خطة شو أما خلت بيك. أنت بيقول نبي بيخوي. جوانية جوان رازانية تيابا.
سەبووخان پچ لە قەلاقی قەلاق نیم بۆیان تێکەم یەک سەگە قەلاقە مەزانێت چیەکە بەس گیان زۆرت تێکرد بوو من هەر دەستیشی خۆش بێت بە شیشانەوە مێنێ زۆر نامێنەی کەس زەڵاتەکە شتەکانی ڕوونە بەس ئەگەر بوومان باسکەی سوپەکە چۆن شیوشی پێکاتەکە سوپەکە زیاتر سوپی سەوزەیە گێزرە بەزالیایە برۆکلیە پەتاتەی تایە بەس بەڕێژەیەکی زۆر زۆر کەم بە زەیتی زەیتون کردومە لەگەڵ گەرمەکوتا شیر ماسی شتیانە خۆی گەرمەکوتا و نیشاستەی تایە ئەیتر لەبەرەوە شیر و ماست و هیچ شتێکی وای ئەمە گەرمەکوتایەکی وادارم سوودی لێ ببینن دەستی خۆش بێت کەواتە تۆ گەرمەکوتا و پێ تەندروست بۆ کە لە سەرەتای ژەمەکە بۆ لەبەرەوەی گەنم بەزەڵێن مامە قسەشەکە گەرمەکوتا نۆچی تایە ئەمە نۆکەکەیتیان نییە ئەوە کاتی دێنانە گەنم لەبەرەوەی ئەمە جارێک ئەکوکرێت جارێک ئەکوڵێنرێ و جارێکی کەش ئەکوڵێنرێتەوە دەست خۆش بێت لێتەوە سەر گوتۆ لێرەگەزیە مژنی ماڵێ و دەساوی خۆش و چێشتی جوان لێنێ بۆ نۆکەکە زەم نییە نابێ زۆر بۆ پێی تەندروستە قەیناکە بەڵام تۆ پرسیارێکی پێوار کردم زەڵاتەکە هیچی بۆ ئیزافە نەکردو بامە گرنگە قەزوان ئێستا نییە نه قەزم تاماوە هیچی بە خۆتان تێکەن خۆ نەخوێ لێ نەترشی لێ شتێکی لێ ناوە بەڵام بیری چاپداناوە چییە بەدڵتا کچە داماوە جووی چاکی لەسەرە جوم نییە ئێمە بەس مجرد ئەمانەیە یادی بخینەوە شتەکانی باش زۆر زۆر دڵنیا لەوەی کە یادی خاتەوە گەشتەکانی چۆن دروست کردووە من یەک پرسیاری لێ یەکەم هەر لەسەرم بابەتەوە نیازخان تۆ بۆ پێیکە خۆت بەدەستڕەنینێکی باشە زانیوایە وەڵی من حەزەکەم یەک خاڵتان پێ بڵم بەڕێزینە یعنی من تەنها لەسەرەوە کردووە بودە نیازخان شێوەی پیاوە لە ساس لەبەر ئەوەی پیاو لە مەطبەخە ئیشەکە ئەوە سەرماندنی ئەوەیە من ئەوەی کارم کردووە شارەزاییم لە خواردن لەبەرەوەی تێگەشتوم کە خواردن مەرجێکی زۆر زۆر گرنگە بۆ تەندروستی مرۆڤ لەگەڵیشە خاڵێکە هەموو کاتە خۆش و ناخۆشەکان بە خواردنەوە گزارشتی لێەکەین یعنی من تەنها تاکێکی ئاساییم تەنها کارم لەسەر ڕۆشنبیری و هۆشیاری خۆم کردووە بەس ئەوەیە یعنی من هیچ ئەوە نییە بڵم من زۆر زۆر پرۆفشناڵم لە ئامادەکردن یان لە ڕووی توبیەوە من تەنها لە بواری پسپۆری کۆمەڵناسیەکەشمان کە کۆمەڵناسی پزیشکیە باس لە کەلتوری خواردنەکە مامۆستایەتی و ببوورە خواردن دروستکردن کامیان هەڵەبژێری ئەگەر ئەمە فرسەتێکی بێتە ژیانی تۆ بڵێن ئەوێ خواردن دروستکەی یاوێ مامۆستایەتی بکەی کامیان هەڵەبژێری خۆی هەڵبژاردنێکی زۆر گرانە چونکە من مامۆستایەتیەکەم یان پیشەکانی دەرەوە بۆ پەیامێکە هەموو مرۆڤێ دواوێ کە لە ئاستی دابینکردنی پێویستەکانی خۆی ئەواتە دەرێ حەزەکە خزمەت پێشکەش خەڵکی تر بکە ئەوە کارێکە ئەمەیە خزمەتی کۆمەلگا و نەتەوە و مرۆڤایەتی پێوە بکەم بەڵام ناخواردن بۆ خۆمە لەبەرەوە ناتوانم کۆکردنەوەی خێزانیشە نیاز ڕاستەسانیاز کۆکردنەوەی خێزانە زیاتر خێزانەکان لەسەر مێز و ناخواردن یەکتری کۆکەنەوە یەکتری ئەبینین قسا گۆڕنەوە بیرروڕای خۆیان دەرەبڕن باسی کێشەکانی ڕۆژانیانەکەن لەسەر مێزی ناخواردن زیاتر ئەکرێت بۆ لە ژووری میوانی شابێ خۆی کۆ کاگەمتوڵا هەفتەی داهاتوو کە تۆ خوانەوە دروست کردیم زۆر زۆر هیلام بوو زۆرە پێوە دیار بوو ئێستا ئیسراحەتە کردووە کە نەجات و دەخچووکەش بەشدارویەکی زۆر 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 بەبیانەوە ئەمە من یعنی سەفر هەر زۆر بیانوە بیانۆکە چیانی بە ئاگاتان بێنەوە کە خۆتان خۆش بێت دەستانە خواردن بە خۆتان ئامادەکەن بەس ئەگەر
باز لە بیانوەکەی ئەسڵەن زۆرم پێ بیان بەس من هەستەکەم کاکسۆران لەم قسەیەکەیکە ئەوە دەرەخاکە بڵێ پیاوان بە سەلیقەترن یان زۆر کەمترە هێننەوە ئەڵە پیاوان بە سەلیقەترن هەر دڵنیای لەسەر قسەی خۆت دەخڕەوە بە قسە نابێت زای لە کۆتایی وەڵی دایکم نەسیحەتەکانی جوانن باشیش فێر بووی داپا قسەی بۆ خوا بکە ئەی بەس ئەوە نەشنی مەڵێ ڕۆبات و زەر خۆی هەمامە تۆ باسا بێ مێمەکرێن سووا بخۆین نابێت مۆزوعەکە لێرە ئەوەیە ئێمە ئەگەر بێت و سەیرێکی ئەو نەخۆشیانە بکەین کە لە کۆمەڵگای کوردیان بڵاوە ئەبینین کە زۆری ئەو نەخۆشیانن کە خواردن فاکتەرێکی زۆر سەرەکیە خۆی جا ئێمە ئایا ئەخۆین بۆ ئەوەی خۆمان کوژین بە خواردن یا ئەخۆین بۆی تەندروست بین و وزەوەرانین وانە حاڵێکی گرنگە بۆ ماڕوون بێتەوە من ئومێد دەکەم بەس ئەوەیە و دوجار ئێمە کە باس لە مەدەنیەتی شەکەی مەرجنی هەڵبژاردەکانی مەدەنیەت لە خواردنە هەڵبژاردەیەکی تەندروست بێ باکسەوە جاری وایە هەندێک ڕەچەڵێکی کللتوری خۆراکە لە کۆمەلگای کوردیا هەبووە تەندروستتر بووە لەوەی کە ئێستا نەوەی نوێ بە ناوی ژێر دروشمی مەدەنیەتەوە فێری بوون یا مۆدرنەتیەوە فێری بوون خراپیان کردو نەک باشیان کردو ئەوەی من ئەمێ بیڵم یەک دێڕی زۆر بچووکە خواردن ئەبێ بەپی تایبەتمەندی جەستەی من بێ لەگەڵ ستایلی ژیانم بەس هیچی تر ڕاستە ئەمە وەکو خۆت بەکو شیعاری خۆی وەکو منیش بەزەیم بەمانەیە بۆ لەبەر دڵنیایی بێتەوە ناوە هیچ بنەوە مسەودەرە بەزەیم پێتانێتەوە ئەم قەزوان و کاهۆ بەس بەشیم لەگەم هەمووانی لێ خوایە تۆزم بەرەوەڵات تازە خواردی تازە خواردی خۆی نابێت بەس خەمە نەبێت تۆزە لەوێ من خواردی ناکات تۆ بۆ جوانیە ڕازێنیتەوە بەڵام خۆ بێ دەناش لێ بخۆن ئەوە خۆی دوای بەسی دووەمە پێێتی تێستیکەی بزانین چۆنە خواردنەکەی دواتر نمرەی بۆ دانێ باشە میێستا حسابی ئێمەش فریای من هەر فریای وەگەی ئەو تۆزەیە لەسەری ماوە من بەس لەبەر شاتیای بوو ئەوە نازانم ئێستا ئەگەر ئەمە خۆم هەر بۆتانیەوەتانی بەستەر بۆخانەیەک پرسیار ئەمە من تامەم کرد زەیتی تایە زەیتەکەی بەس زەیتون زەیتونە بەس تامێکی تریشە تێ کردووە چییە تامەکی تر منزانانی تامی لەزانانی هەگرێ باشە ئەو چۆری عفوو فەرموو ئەو چۆری ئاواری قەیناکە زەیتی زەیتونە خراپ نییە لەو ساردەیە سێرکە نا خۆی زەیتی زەیتون کاتێکە ئەو زەیتەیە کە بێ بە ساردی بەکاربێ بێەوەی گەرم بکرێ نەخێر خراپ نییە و بەڵام تۆ زۆر گرنگە ئێمە فێری ئەوە بین کاتێکە زەڵاتەکە زەیتی زەیتونی بێکەین ئەبێ خواردنەکانمان شتی سوورەکراوی تیانە بێ ئەبێ چەوری تیانە بێ ئەنجا ئەمە وەرگرین و استفادەی لێ بکەین ئافێتان بێ ژەمی یەکەمتان تاقی کردەوانێ ژەمی یەکەمی سەرگوڵخان پێکاتبوو لە ئەو زەڵاتەی کە بۆی ئامادە کردبووین سوپێکیشی بۆ ئامادە کردبووین زەڵاتێکی جوانیش لە شوێن ئاڵای کوردستان بۆی ئامادە کردبووین بزانین لە ژەمی دواترا چیمان بۆ ڕازێنێتەوە لەسەر سفرە و خوانەکەی وە بزانین سفرە و خوانەکەی شایانی ئەو نمرانە ئاوێ کە لە کۆتاییە بۆ کۆتا بەشداربوو سەرگوڵخانی دانن کاکە بڵاو باسێر بکەی خۆمانە زوو بێت شتەکانی گەلوتر باشە کاتە بەشداربان زۆر زۆریان پەلەیە کە ژەمی سەرەکی سەرگوڵخان تاقی بکەنەوە ئێوەش لەگەڵمانە بمێنەوە لە دوای وچانێکی کورت وەچێنە لای ژەمی سەرەکی خوانەکەی سەرگوڵخان مرحلەیەکمان تێپەڕ هەموو کاتێک من دەستم شتی باشی دەستی تۆ زەمە بە خێر و بەرەکەتە فەرموون ئەوە زانی ماسیە بووی خیتە لای خۆت بۆتانە نیام بە بلوتوس دەستخۆش بێ چێژی لێ ببینێن ئینشەڵڵا من یەکسەر دانیشتمەوەڵا بەس عەزیز نەبێ چەقۆیەکی گەورەمان سەوزی لێ بە بابە ئەم سەبرم نییە ئەوە ڕەنگە نمرەی لەسەر بێ تۆ جوانی لەسەر ئاس
ڕاستی بەرزتر ڕکابەرایەتیەکەم کاتە زیاتر دڵنیایکە یەکەمی وەڵی تر لەوانەشە بەڵام ئەگەر یەکەمیش نەبم یعنی نابێ ئەم ڕکابەرایەتیە سنووری مرۆڤبوونی من لەگەڵ ئەم خاتونێکە بازە ناسیمە بیبەزێنێ نابێ شتێکی لە یاد چۆ بڵم باعادی نەخەمە و پێم خۆش بێ وەکو مامۆستایە وایە کە خواخواتی خوێندکارەکەی قۆپی بکا و بەس بووی بیگرێ بە خۆپی و شتیوانە دایما ئەمە بەرچاوی منەگرێت و خۆرابی ئەو جوێ زۆر خۆشە شتیها کاتەوە سەر بخان دەست پێ بێ یا ئێمە داوام دەست پێ بکەین با دەست پێ بکەین بەس حەزەکەم پێشتر بێ بزانێن چی بۆ دروست کردوین باشە چۆنە باوە دەور دەتامیکەین کاک سۆران بێنێ لەگەڵ ماسییا چۆنە بەڵام من باشم بەس سنوورەکەی لێمنەوە نیە ئەم لەگەڵ ماسیە بەس مەلایەکە نایخوا بەڵام من ماسی ناخۆم دەست خۆش دانیشە من ماسی ناخۆم بۆیە ناتوانم لەبرەی ماسیەکەت بۆ دانم هەرچەند ینی حەزم زۆر لە لێنانی ماسیەکی من ویستم قسێکی پێ بڵێم هەر بەرنامەی پێشوو دەبێت لۆکەم کە تەپسێکی دانرابوو باینجان بۆ خەڵک عەسەبیەکە خراپە یا شتێکی وا هەیە لەناو کۆمەڵگەی ئەمە قسەیەکەکەن کاکسۆران بەرپرسیارەتێکی زۆر گەورەی شانی لە وشتێکا خۆڵە قورتێنی لەمایە جوان خۆی ینی توێژینەوەکان ئەڵێن زۆرێک لە مادەی ئارامکەرەوەی تایە بۆیە کاتێکایی خۆی مێشکی ئارامە کاتەوە بەڵام لەوانەیە ئەوە وات لێ بکات زۆر بیخۆی خۆی عەسەبیت ناکە خواردنەکەی بەس ئەگەر زۆر بیخۆیت و ماوەیەک لێدا ببڕێ ئەوە دووچاری لەوانەیە عەسەبیت بوونەکە سەربخان بۆمان باس کە چی دروست کردو بۆ ژەمی سەرەکی ئەمە چییە ئەمە چی باینجان ئەمە مەحشی باینجانە بەڵام بە شێوازی ئەوروپی بە شێوازی خۆمان لە خۆمان بەخڕی ئەیکەین ئەیکەینە ناو شلۆ بکوڵێت بەڵام ئەمە پیشێنی لە ناو فڕناو باینجانەکە بەتەنیا قیمەی بە وەردی تێ ناکرێ بە گەورەی تێکرێ بۆی ئەمە یاریە لە شکڵە طبعا خۆی هەموو هونەرە شکڵ نییە هونەرە گۆڕینی شتەکانە بە شێوەیەکی کە باشە مریشکەکەش ناوپڕە بە بریانی ماسیەکەش خۆشم کردووە بەترش و مام لەبێ مریشکە دەستی بۆڵکە ماسیەکە وایە با ئاماژەی پێ بکات کە چۆن دروستی کردووە خواردنەکان ئەوانەی تر ببوورە ئەمە زەڵاتەی سەوزەیە بەڵام بەبێ ئەم باینجانە خستوتە فڕنەوە بە زەرد نەکردو پێشتر نانە زەرد ناکرێەوە بێ بەس بپیشێندێ و نییە بیخۆی تۆکڵەکەی تۆ نەبێ بەشکو من حەزم خۆی زیاتر ناوی باینجانەکە لەگەڵ یا ئاخری گۆشتەکە چییە؟ گۆشتی بەرخ گۆشتی بەرخ دەست باش کاک سۆران لە ماڵ باوکاری خێزانەکە دەگەی بەخواست ناکەم قورعانێ بۆ ناخۆمەرەوە بەس یەک شتی کەشەی با پێ بڵێم ئەو خواردنانەی کە من کردم تێمە خوامیوانمانێت حەزەکە نەوشتانیان بۆ بکەم بە تەنیا خۆمەیکەم تاشم لەگەڵ هاوکاری خێزانەکە بمبورە شانۆخوا من پرسیارەکە بە جۆرێکی ترەکەم کە هاوکاریەکەی منەتەکەی پێت وایە ئەخرت تۆ قسەکەت خۆت واکێ ئەڵێ من هاوکاریەکەم کە ئەنەهو ئەمە ئیشی ئەوە تۆ هاوکاریەکەی ئەمە ئەرکی هەموو من زۆر مرتاحە بم لە ماڵاکە پێم خۆش بێ ئیشکەم یعنی هەر خۆشە نییە خواردن بێ لەو چێ پێم خۆش بێ میوە دانێم پێم خۆش بێت میوانێکم هاتووە چای بۆ دانم هەسەکەم ئای بۆ دانم خزمەتی زیاتری بکەم پێم خۆشە ئەوانە بکەم خۆشە نییە هەر خواردنەکە بێ لە ماڵەوە مناڵەتی بۆ بگرێت پێ خۆشە پەریمە ساجدانی مەسەرە نان بکە ڕاستە نیازخان ئێستا بە شێوەیەکی وا باوە کە خاتوونەکان مساعید مەطبەخێ بەکارهێنن بۆ دروستکردنی خواردنەکانیان ئەمە هۆکارە بۆ خاتوونەکانمان لات تۆ جاران کە
خواردن دروستە کرا ژنەقەی کۆنەکە لێک شوێنە خواردنەکە دروستە کرد و هیچ مشکلەیەکیشی نەبوو ئێستا بووە بە دوو شوێن دوو بەش دانەیەک مەتبەخەکەیە دانێکیش بۆ سەعیدەکەیە ئەمە یەکێکە لەو دیاردانەی دەستە خۆش بێ بۆ پرسیارەکەت یعنی بەڕاستی ئەی سەلمێنێک کە ئێمە خۆی مەسەلێکی کوردی هەڵە خورماتێ یا مشمش بازێکە دەڵێ خورمەش یعنی ئەگەر تۆ خواردنێکی مەدەنیانەی شارستانیانە بەقەت پێویستی خۆت لێنەی ئەگەر تۆ ئەو کەلوپەلانەی کە بەکارێن لە مەدەنیەتان بۆ پاکردنەوەی چێشخانەکەت ئەزانی بەکاریان بێنی ئەوە تۆ ناترسی لەوەی کە لەو شوێنەی کە چێژ لێنی هەر لەوێش بەکاری بێنی بەڵام ئێمە لەبەرەوەی ستایلی خواردنەکانمان تەقلیدیە ڕۆنەکە قرچێ دوو قەڵ بەرز دەکاتەوە ئەنواع چەوری بەکارێنین ئەنواع مەطبەخەکە وێرانەکەین کاولیەکەین ڕێژێکی زۆر خواردن بەکارێنین زۆر لە چاو ئەوتایە وەڵی وان نییە میوانەکەمان زۆری نییە علاقی بە زۆری و علاقی بە شێوازی لێنانەکەوتی بەڵێ بەڵام ئێمە تا ئێستا هەر یەک جێگە هەرو تەباخەیە بەڵام یعنی چونکە ستایلی ماڵەکانیش گۆڕاوە ینی هەوا دەرناچێت جاران مەطبەخەکان کراوەتر بوون لە پشتەوەی ماڵەکە بوو بۆن بڵاو نابوو ئەبێت تۆ دڵنیابی کە یان ڕۆژەحەت هەیە لەسەر تەباخەکەیان ساحیبەت هەیە ئەمانە کە بۆن و بەرام و چەوریەکە ناهێڵن بێتەوە ناو ماڵەکە ئەمە مەسرەفێکی زیاد ینی هەموو جارێک نمونەی توێژینەوەکەی خۆم کە کردومە خواردنی فاسفود خواردنی خێرا بۆ ئەوەی کات بۆ گێڕێتەوە ئابووریت بۆ گێڕێتەوە و لەلایانی تەندروستی و وزەداتێ ئێمە لە کوردستان و ڕۆژهەڵات بەگشتی زەرری لە ئابووریمان ناوە چونکە ژەمی سەرەکی نییە هەروە بۆ تام بۆ شۆی خۆی نەخۆشیە درێژخانەکان ڕێژەی بەرز کردوەوە تیامانە لەبەرەوەی ئێمە ئەوە خواردنێکی زیای ئەیخۆین لەگەڵ خواردنەکانی ترمانە ئەمە شەرە بە هەمان شێوەیانی بەڕاستی ئێستا کارێکی نواندن هەیە هەر ئێستا لەسەر ماسی خواردنە ماسێکە خۆی یاچی بۆ کارە نواندنەکە مشکلە نیە لەگەڵ ماسێکە زۆر بەتامل لە زەتەی خۆی حەزت لە ماسی پێم وابێ چێ ناچێت ئەجاوە تەجروبەی ناکەین دەیڵە داستە بڕۆدەی وەڵا جەهەن نییە ئەزانی ماسێکە خۆیەک دەقەبا من لەسەر ئەو مەسەلەی لە سیتیستان کڕیمانە نازانم هی کوێ هیۆ چەمەیە ئەگەر یارمەتی مەرمات قسەی لەسەر مساعدمەند بە خەڵکە من زۆرتان لەسەر وایە و ئەمەیە ئەوەیە ناخراب نییە بە بیرەوەری من مناڵش بووم ئێمە لە هەڵەبجە کە دایکم خواردنی دروستە کرد خۆ لە ناو ماڵا دروستی ناکرد ئاگردانە ئاگردان ئەو ئاگردانە خارجی ماڵەکە بوو لەناو تقریبا ئێستا بەم ستایلە تازە پێڵە مساعد مەطبەخ خەڵک بۆ شێوەی باسێکەوە بێ مساعد مەطبەخەوێ بەڵام ئەو کاتە هەر لە کۆنەوە ژنان توانیوانە دروستکردنی خواردن زیاتر لە دەرەوەی ژوورەکانیان نزی و ژوورەکان خواردن لێ نەنێن بەڵام ئەوە ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و چاوکراوەی خەڵک زیاتر ئەم شتانە بەکارێنن بەڵام هەر لە کۆنیشەوە لە کوردەواریەوە ئەومان هەر هەبوو خەڵک چۆن چۆنی لە ماڵ و خواردنی دروست کردووە و خارجی دەرەوە بەڵام من بە شتێکی زۆر باشی زانم ئەم مساعد مەطبەخ هەم بۆ باوتەمیزی ماڵەکە بۆ بۆنوبەرام ڕاستە ئێمە جام چۆن دڵمێ پێی باکەمەوە ئێمە مساعد مەطبەخمان ئێمە مەطبەخمانەیە زۆر باش ئێستا گوڵخان ئەم برنجە هەستەکەم برنجی ناو مریشکەکە کەمێک وردە برنجی خڕە بۆ بەکارێنەوە نەوەڵا نییە بەڵام چکە لە ناو فڕنایە زیاتر بەڵێ هەڵمەکات مریشکەکە بەچی خۆشی کردوە وەڵا مریشکەکە بە ئاوی لیمۆی طەبیعی نەکە لیمۆینەکان بەڵێ فرێش بە تەپسی بڵێن بەهاراتی ئالین خاص بۆ مریشکە لەگەڵ ڕووبە هەنار لەگەڵ سۆسی تەماتە خوێ و بیبەریەڵش نەیدەست خۆش بێ فێتان بێ نوێشکەن برنجەکە نەکوڵاوە
بس علي باكم نقطة هلا قد يجب نقلاو ئەیسامتی زۆر قڵاوە والله نعم کاک عەبدوڵڵا دیقەتی بێ برنجەکە ورد بووە وایە قوڵان جیایە ئەینەت باڵا وین کردە بە پڵاون جا کردە نایوانی دامی ماسێکەتان پێنەوتم من ناتوانم من طبعا خۆم نایخۆم ماسی بۆ یەکجارێ تاقی ناکەنەوە هەردووتان وەڵی من ئاساییە زۆر جارش هەوڵما تاقیکەمەوە بەڵام یعنی چۆن بڵێ پێی تێگەچم ڕاستە ینی بەس من حەزم کرد پرسیاری بکەم کاک عەبدوڵڵا بیماوەی جەنابەت هونەرمەندی یعنی شکڵی ئەو خواردانە ئاوا بەو سروشتیە یعنی تۆ ئێستا مەزانی و ماسیە ئەمە مریشکەکە لەبەر چاوتە تەسیر ناکاتە سەر لایەنی دەرونی کە تۆ ئاژەڵێکت هێنا و ئەی خۆیت یعنی نا لایەنی دەرونەکە چێگو ئەو ئاژەڵە تایبەتە بە خواردن ینی شتێک نییە تۆ تاوانی لێ بکەی بڵێ ئێمە تاوانە چونکە ئەوە ئەگەر من و تۆش نەیخۆین هەموو خەڵک یخوا ماسی ئەوە سروشتی ئەفەن زۆر بەسوودە خەڵکە بێ لایەنی دەرونیەکەم لایەنی دەرونەکە زۆر تەبیعی بۆکو خۆم زۆر تەبیعیە بۆ ناخۆشە کە بریشکی ئاماسیەکە خۆی نانا بۆ پێ ئەدەی بۆ کاتی پێم ناخۆشە بێ کاتی پێم ناخۆشە بێ ئەمە من بۆکو تایبەتمەندی خۆم بڕۆم ماسیەک ڕاوکەم بەبێ ئەوەی بخۆری و خەڵک بۆ خواردنەکرای من بچم ئەمە بکەم ئەمە لەوانەیە ئازارێکی دەرونی هەبێ بەڵام کە من ئەمە من بیش خۆم و تۆش بێ خۆی ئاسایی ئەوە کراوە مەسەرەن ئەم پێ خۆش بووە میشکەکە بە ساغی دانێک و بریانی و ئەو جۆرەشتانێکی بێتی تۆ هەر دەکەیت لە ماڵ و قاشقاشەکەیت و نازانم ئەگەر ئێوە تێبینی بکەن ئێستا زۆرینەی خواردنەکان لە دنیای مەدەنیەتە هەمووی تێکەڵکردنی زۆرە و جنینی زۆرە یعنی زۆر جار تۆ بە تامە ئەزانی ئەوە چیتیایە یعنی هەم جۆرێک لە چۆن بڵێ تەندروستیەتە ئەیاتێ هەم جۆرێک نازانم ئەگەر ئێوە یاتان بێ لەوانەیە من زۆر چون بێت لەژێر کاریگەری ئەو فیلمانەوە یعنی ئەیبینی لە زەمەنی نیاندەرتاڵە ینی مرۆڤەکان ئەو ئاژەڵان بێنن و ینی هەر ئێستا لە ناشنال جوگرافی شێنینەکان حیوانەکان ینی نازانم لای من وێنەیەکی ئەرکێکی زۆر قورسە ئامادەکردنی خواردن بەم شێوازە بەڵام من خۆم لایەنی دەرونیەوە نامرتاحم لە ئەم شکڵەکەیەتە بەرچاوم لما مزانيات بحساب بدو بحساب بدو بما هلا نكور ما تندرسي إلا لا يكو أما رنكي لا يكو أما أنا بابا ناني تو ناني خوب أما عذاب أما عمرو زيد ودار وبرد ومنو تو الدنيا إخوة هل منو تو يعني كوري أرزيم ويا إخوة إيه بس خوك شو لكن يعني تو العذاب أخوي تو أمريش كأوا يعني شو كان زنبي ما شيء نية خوينا بالخاطري تو لاني دروني طبيعية بو دروني زور مرتاح تو نا لاني دروني طبيعية بو شو كشتيك نكراوة كنكرا بين هم كذي كأوا خود مليش كنا كردنا مالو يعني تو لو جاري أصلا تو زود تمام باري لبرو أم دلينها تو قاش كاتو كتقول هذا هذا تو زور خراب باشين أو تراني ناس يعني خوي تراني كان جوازة لو أنا بارشة كردني أتيكي قرصتين جابوا معلومات يعني بحياتي ناتوانم مريشك يعني بارشة كم يعني قوش بارشة كم ناتوانم كردم اترتا أو قوش وش طابة بحياتي لينا باشا يعني بس جواب قريتش كل التي قاتوا يا اخوي أقرأ أسمع شابين بين بلا وايد وانا بابا سي موضوع اش بكين كا خواردن كلتوري نتوايكا اما جو كونتاوي كورت خوارني خوش خوارني چاکمانه خوارني چورنر و گرم و همو تامکان تا چن لور رازين ايوا يعني حزكان خواردنێکی ئەوروپی بخۆن و سەرمخان باسی بکەم ئەم تەپسیە بە شێوەی ئەوروپیا یا حەزەکەن خواردنێکی خۆمان زیاتر گرنگی پێ بدرێ خۆی هەرنەوە خواردنێ بخۆی ئێستا یۆگمان شتەکان زۆر زۆرن خواردەمەنیەکان زۆر زۆرن تاموجێژەکان زۆرن بەڵام ئەمڕۆ تەماشاکەی بە هەموو ئەو زۆرینی خواردن و ئەو هەموو شتانی کە لە بەردەستە ئێستا 4 فەسڵە هەموو میوەکان هەیە بەڵام ئەو تامەی نییە بەڵام ئەو تام و چێژەی جارانی نییە جاران بۆ نمونە ئێمە لە ماڵۆ کە خواردنیان دروستە کرد ئەو برنج و شلە و ئەوانە کە نێنێنرا تام و چێژێکی تایبەتی هەبوو
ئێستا شتەکان هەموو بوومە تجاری برنجە تجاریە مریشکە تجاریە ماسی ئێستا ماسی جاران ماسی حەوز کەس نەیزانێ ماسی حەوزیە ماسی لە بەحرا ڕاوەکرا ئەو تاموو ئێستا ئەم ماسیە ئەو تاموو چێژێنێ بۆ چونکە ئەمە هەر حەنی مریشکی مەسلحەکە وایە کە جاران ئەو مریشکی مەسلحە ئەمە نا مۆزوع خراپی نا مۆزوع چۆنیەتی زۆرینەی شتەکان میوەکان بۆ نمونە ئێستا ئێمە جاران لە فەسڵێکەوە بۆ فەسڵێکیکە چاوەڕێمانە کرد میوەیەک بۆی بۆ نمونە شووتی ئێستا شووتی تۆ 4 شووتی بینی کاڵەکە بینی خیارە بینی ئەمە هەمووی بۆ بە تجارەت خانی و پلاستیکیە تام و چێژەکان نەماوە هەمووی بە دەرمان گەوراکرێت تەماشاکەی لەزەتی لێ نابینی بەڵام جاران تۆ لە ماڵەوە جاران دوور لە ئێستا هەفتەی جارێک مریشکیان بۆ کردین مریشک تێگەشتی مریشکە کوردیە ئەو مریشکە کوردیە تۆ هەر جارێ هەر ئاوی مریشکەکە بەرناکەوت فریا ناکەوتی دوو کۆچی لێ بخەوەنە بە تام و لەزەت و ئەو جۆرە شتانە بوو تەماتە مەسەن ئەو شتانە زۆر زۆر یعنی ئێستا بەداخەوە ئێستا ئەو تام و چێژە نەماوە شتا خۆشانە نەماوە بۆ هیوای ئینشەڵا بگەڕێتەوە تام و چێژەکان مەگەر یارمەتیم بن یعنی ئەوەی کە شانۆ باسی کرد کللتوری کوردواری تا چەند ئێمە لێ رازین لە یادمان نەچێت کەلتور یعنی ڕاهاتن یعنی ئەو خواردنی کە ئێمە زۆر زۆر لامان خۆشە لەبەرەوەی لەسەری ڕاهاتین هەش کەسێکی تر یەکەم جارش بڵێ ناخۆشە من هاوڕێیەکی ئەمریکیم هەبوو وتی یەکەم جار کە دۆم خواردەوە خەریب و بڕشێمەوە وتی بەس ئێستا هەموو ڕۆژێنێ خۆم ئیسراحەت ناکەم بەڵام قسەکانی کە عەبدوڵڵاش ڕاستە یعنی ئەو خێراکردنە لە بەرهەمهێنان ئەو بە کێبڕکێ قورسانی کە بۆ کۆنتڕۆلکردنی سەرجەم بازاڕەکان وای کردووە بەڵام کاک عەبدوڵڵا لە یادیشم نەچێت شێوازی لێنانەکەش خۆی لە خۆیان گۆڕانکاری بەسرا هاتووە یعنی تەنها بەرهەمهێنانەکەی نییە یعنی بەلەکردن چەند خێراش بەرهەمبێن لێوەنەش خێرا لێنرێ بەڵێ بەڵێ خێرا لێنرێ خێراش ئەخورێ بۆ پێیکە ئێمە لەسەر زۆرخوانەکانمان زۆر زۆر خێرانان ئەخۆین یعنی زوو تەواو ئەبین وایە ئەو هەموو هێرشاکەیتە سەر ئێمە دەتۆزە هەیە شێشکەرە سەر ئەوانە ئاوڵێ ئاوا نابێت و ئەم پازانی چۆنە کەرەسەکانی باسماکە کەرەسەکان زۆرن کەرەسەکان زۆرن بەس بەرهمێنەکانی وەکو جاران نییە کە تۆ بە تەبیعی ئەو وەرزە تۆ خواردنی وەرزێکە خۆی کە لە وەرزەکان ناڵێ مەگەر بەرهەمەکان هەرگی خۆمان بن بە کوشت و کاڵتەوە بە سەناعەتەوە بە خواردنەوە جوانترە بن خۆشترە بەتاکید پاکترە بن تام و چێشیشی زیاتر کاک سۆران ئەگەر تۆ خاکێکی جوانمان هەیە ئاوێکی جوانمان هەیە ئاوی شیرینمان هەیە خاکێکی بەپیت و بەرەکەتمان هەیە یعنی ئەگەر بەڕاستی بتوانین ئیسفادەی لێ بکەین دەستی کارمان زۆرتر ئەبێ ئەوەنەش کچەکانمانەوەی کە دەخەڕۆژەکەن لە کۆجک شوکاڵ و کوڕەکانمان ئەوە نەبێکار و کەسابەت و نابن بێ بەرنامە نابن نازانن بۆ کوێ بچن بەڕاستیشتی جوان هەیە ئیشەڵڵا هەوڵ بین بە هەمومانەوە بتوانین چەمکێکی ئەم بار و زروفە و دۆخە بگرین کە بینەوە سەر ڕێچکەی خۆی و بەرهەمی جوان ببوورە مامۆستا تۆ ئەگەر کەرتی کوشت و کاڵی لە وڵاتە پەری پێ بدرێت و هاوکاری براجوتیارەکان بکرێت و ئاوەدانکردنەوەی دیهاتەکان بکرێت تۆ بێبەش نابی لەو خواردنە تەبیعیانێکەیە کە ئێستا چاوەڕێت و چاوەڕێ و تام و لەزەتەی تۆ ئەگەر لادیەکان کوشت و کاڵە نەبێ و میوە هاتیان هەبێ تۆ بەپێی وەرزەکانی خۆی نەک تۆ لە هەموو وەرزەکانە ئەو هەموو شتێ ئێستا تەماتێ ئەو تەماتی لە بازاڕێکی ئەخلان تام و چێژین لا کرێ بە هەماشۆ پرتەقاڵ من کڕیمە تێگەشتی بەسەرنجی ژاوی لێ دەرێساش پرتەقاڵی عێراقی لەرچی پرتەقاڵ وەنیە بۆ کۆمەڵێ هۆکار هەیە بۆ ئەوە یەکێ لە هەرە هۆکارە گرنگەکان کەوا زەرەرێکی تەواو فەزیعیەوە لە کەرتی کوشت و کاڵی و ئاوادانکردنەوە لادیەکان بە فەرمانکردن بە فەرمانبوونی ئەو خەڵکەیە ئەو خەڵکە بۆ بە فەرمانبەر ئەو خەڵکە بۆ پۆلیس ئەو خەڵکە هیچی تیمای بەلای لادیەکانیان نەماوە ئێستا بە زۆری بینێ تۆ ناڕاتەوە بەڵام تۆ تەماشاکە ئەگەر ئەو خۆی لە لادێ وایە یەک حیاتی زامن بوو دوو ئەزمەیەکی قەرەباڵخی زۆر لە شارە کەمترە بووە سێ تۆ زۆر زەرور بوو بەوان یعنی ئەو پەنیر و کەرە و ماست و هێلکە و شتە جوانانە کە لە لادیەکانەوەی بۆ شار ئێستا من کاکە دانانیشتم ماسی شەریکە بخۆم من ماسی خۆماڵی مەخوارد هێلکەی کوردی مەخوارد بۆ نمونە تێگەشتی کەرە و دۆم ئەخوارد مامە ئێستاژەگەر بڕواتەوە بۆ ئەوێ
مەگەتەوە بۆ ناوشار ماستەکە لە شارە کڕێباتەوە بۆ ئەزان چۆنە خۆشەویستی بۆ خاک خۆشەویستی بۆ وڵات ئەوە واد لێکا کە تۆ بتانی وڵاتەکەی خۆت شارەکەی خۆت لادێکەکەی خۆت بپارێزی تۆ سێریکە خەڵکی لادێ چەند تەندروستتر و چەند لەش ساخترە لە خەڵکی شار بۆ تۆ لە هەوایەکی تەڵیقی پاکی جوانی تەبیعیە ئەژیت بەرهەمەکانی شلو ئەو هەوایە پەروە دەبێت لە شارە لە بۆنی بەنزین و معامل و شتەکانە دوورەکەیتۆ لە ژینکەیەکی پیس دوورەکەویت ئێستا بڕۆ بە ناوشارە بگەڕێ هەرچی بەرماڵی ئەم شارە هەیە یەکی عەلاگەیەکی ڕەشی دانا و IPC پێیەتە خۆڕە بۆ سەر شۆسە و جادەکە ئەمە ژینگە پیسکردنە ئەبێت تۆ کار بکەی لەسەر ئەوەی کە تۆ ئەگەر لە ماڵیشۆ خواردن کرد ئەوەندە خواردن دروستکەی کە نەیکەیتە عەلاگەی خۆڵەکەەوە لە بەردرگا مەسەلەن خواردن شلەمەنی وشتیوە شوێنی تایبەتی خۆی بێ کە تۆ تێگەی نەک شراوەکە بڕژێتە سەر جادەکە و بۆ پیسی و بۆگەنەوەوانە من لەگەر ڕێزما ببوورن تۆ زیارڕۆیەکەم لە قسەکردن سیارەی خۆڵەکان تەماشاکەی ئەو پیسیوینە بەناو کۆڵانەکان هەیەتە خوارەوە باسەکە لەسەر ئەو بابەتانە زۆرن بە دڵنیایەوە ئەوە تەنها لەسەر خوانێک کۆتایی پێ نایەت ئێمەش بۆ هیوایین کە هەموو بارودۆخەکە بەرەو باشی بڕوات لە هەموو لایەنێکەوە تامی خواردنەکەی سەرگوڵخانمان کرد خواردنێکی خۆشی بۆ ئامادەکردبووین لە ژەمی دووەمی ئەم جارەی خوانەکەی سەرگوڵخان بۆ هیوایم کە نمرەکانی بەشداربووان شایەنی ئەو خواردنە بێت کە سەرگوڵخان بۆی ئامادەکردین بەڵام ئێمە لەگەڵتانە ئاوێنینەوە لە دوای وچانێکی کورت و ئەگەڕێمەوە لاتان بزانین ژەمی سێم ئامادەیە یاخود تەنها دانانی نمرەکانە ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی بەهاراتی ئالین لەگەڵتانە بەردەوامە. هونەر چی کارگەریە لەسەر ژوورنالیە؟ دەستخۆش دەستخۆش دیمەزۆرەکانیان هێنا ئەو دوای دەستمان پێکردەوە دکتۆرەکانی تەندروستی سەفتامینە قایانە بژنەوە بۆ ئەڵێ سەرچاوی چەوری سێڕەک لە لەشی مرۆڤە میوێ بە تێکەڵی بە دوایدان وزەیەکی زۆرە یعنی نێخۆی دەستخۆش نابێ بە هەرگیز دوومیەوە سیێنەوە تێکەڵا بکرێت کاک سۆران بڕیان کێکەکە دانین بۆ تۆ یا خۆمان بەڵام لە خزمەتانە داگیرسێنە وەڵا سۆران ئەمە تۆ بۆ کاکە نانە ینی قەرار بەدە خۆشە ناخۆشە تەواوە چۆنێکی دروستکردنی وەنیە مەگەرە بەس بۆ تام ئێمە بەس تامەکەیەکەین هینە بەزەوەیە تۆ بزانە شێوازی دروستکردنەکەی تۆ ئەوەی کە بێوە باش آخر ئەو معمەلی شیرینی هەیە ئەی تەمانە بێ ئەو هینکە میوەڵات جیازە بێت یەکمان نا لە چاوی خۆی نا قەسمەوەی بزانە چێرکە مەزبوط کراوە بەخێر بێت منزەڵەکەی هێنایەوە نمرەیە بۆتان تەمانە دەخێناکەمەشم دەست خۆش بێت جوانە کەسەر بخاوەرە بەلا ڕەمزان چۆن دروستە کردووە و چی بەکارهێناوە و چۆنەوە دروستە کردووە و ئەو مەحشە چییە؟ نا ئەو مەحشە ئەوش کرێمە لەبەرەوەی سۆران خۆی وەستا شیرین خۆم وەردەم کردووە ینی جوان هاڕێتەوە کێکەکەش گوڵاوم تێ کردووە ڤانێلام تێ کردووە زیاتر ڤانێلایە بەتامی ڤانێلا فستقا کرێمی قاوەی و سپی ڕۆنیشی تێکردوە؟ ڕۆن کەمێک زۆر زۆر کەم کاک سۆران تەنها لەبەرەوەی کە تۆ وەستا شیرینت بۆیە دایما هەست دەکەم خوانی سێم ژەمی سێم زۆر لا خۆشەویستەوە خواخواتە زوو ژەمی سێم بێت پێ و چۆنە
هەڵا دەستی خۆش بێ خۆی کێکەکەی خۆشە کێفێکی تو خۆشترە نەکرێمەکەشی باشە شێکەشی باشە خراپ نییە بەڵام کێشەکەی وێ دوای ینی لای من نمرەوە ناگرێت لە دوای نانێکێکم بێت لە هەموو وڵاتێک دوای خواردن شیرینە لە سەرتاوە کەچووی بۆ ماڵی نیازخان نیازخان لە سەرتاوە شیرینی پێشکەش کردن تا ساڵ یەکەم جار کە ببینم لە بەرنامەی خوانەکە شیرین لە سەرتاوە بەمە جیاواز بوو بە بڕای خۆی ئەگەر لە سەرتاوە شیرینی بخورێ زیاتر ئەتوانێت نانەکە بخۆی خۆی گەدە بێزار نابێ هیلاکی ناکەی ئەگەر تۆ ماوەیەکە بوو بێ هەندێک کەس بەیانیان فریا ناکە نانخوایان نانەکەی بەیانی چۆن بڵێ ڕێژەکەی شەکری پێویستی تیانە بۆیە کە نیۆڕۆ دەست بکا بە خواردنێکی شەور کە ئەیخوا ماسوولکەش گەدەش وەکو هەموو ماسوولکەکانی تر وزەی ئەوێ کە تۆ یەکسەر ئەو ئەرکە قورسە بێتێکە ئەو بۆ 2-3 سەعات خەریکی هەرسکردنی خواردنە هیلاکیە بێ پیری پێوە دیارە بێ ئەجا ئەو هیلاک بوون و پیربوونە بە ڕووکاری دەرەوەی مرۆڤی شادەرەکەوێ بۆیە ئەگەر شیرینە گەگەر یارمەتی بێ ئەگەر شیرینیەک بخۆی شیرینیەکە بێت چۆری تیانە بێ ئەگەر بینی تاان کێکیشم نیانێ ئەبێت چۆری تیانە بێ ئەبێت تەنها شیرینی بێ و شیرینێکی چۆن بڵێ یانی سەرچاوەکی وەکو زای مەسەڵەن میوە هەرسکردنی میوە ئاسانە و وزەیەکی باشیش ئەیا بە لەشی مرۆڤ بۆیە خواردنەکە ئاسانتر هەرسەکە ئەنجا بەنسبەت کێکەوە ینی سەربەخان وتی لە دواینا لە هەموو وڵاتانە شیرینی ئەخرێ شیرینی بۆ چییە؟ بۆ ئەوەی خۆیمەژێ خۆین نانە شیرینی بۆ ئەوەیە وەکوتمان ئەم گەدەیە 3-4 ساعت کاری کردووە تۆ کە وزەیەکی ئەیتێ ینی شیرینیەکی ئەیتێ بۆی تووشی تەشەنوج نەبێ بەڵام شیرینەکە کێک نییە یعنی ئێمە کاتێک چامان خواردن خۆچا شیرینیە ئێمە جا ئەگەر بیرتان بێ باو باپیرانان چاکیان بە خورما دەرکەوتووە ئاسکرێم ئەگەر بیر خۆی دڵت خۆشەکە یەکی ئەگەر دڵی خۆش بێت بێ ڕەجیم زەعیفە خاتونەکەم ئەوانە خۆی وەکاری زۆری تیان ئاسکرێم پێکهاتەکەی بە تایبەتی ئەگەر شۆکۆڵاتە بێ لەبەرەوەی ڕێژەیەکی باش شیریشی تایە تۆ هەر مناڵان بۆچی ئەڵێ شەو پێشوی بخێ بەرداخە شیری بێرێ چونکە ئارامیەکات و خەوی لێخا بەڵام ئەممانە ئەوە نییە من مافم هەیە دوای نان ئەم چۆری و شیرینیە بەتیانی خۆی ئەگەر شیرینی بەتەنیا خۆ چۆری بەتەنیا خۆی قەڵ نابێ بە چۆری و شیرینی ناتوانێت محەلەبی ئەیبینە محەلەبی باشترە بەڵێ ئەگەر بخورێ بە تایبەتی محەلەبیە کە بە شیری شەکری بڵێن دروستکرای کەمتر تیاابێ بە شیرەکە ینی شیرینەکەی زۆر نەبێت شیرەکە بێ زیاتر باشترە من ئاماژە بە شتێکی تر بکەم سەرگوڵخان کە میوەکانی ڕازانۆتەوە بەشێکی جوان بەدانێت بەڵام من ویستم پرسیارێکی لێ بکەم بۆ نمونە کاڵەکەکەت ڕازانۆتەوە بۆ داوناوە بۆ جوانکاری و ڕازانەوەی من ئەگەر حەزم لە کاڵک بێ یعنی ئەتوانی بیخۆی یا تەنها بۆ جوانکاری ئای دەستەکانی خۆش بێ بەس بۆ نێوە بۆ بۆنێ بێ گۆرانی خۆشمان بۆ بڵێ مادەم مۆپر کاک عەبدوڵڵا ئەڵێن بەفری سەنجێراسەکە و شەکرە شەکرە کاک عەبدوڵڵا حەزەکەم دانیشتەکەمان خۆشتر کەی بۆ بێی کە کۆتا بەژار بەخوا دروست دەکا تەنها بەرنامەی فیناڵمەوە یەک گۆرانی خۆشمان بۆ بڵێ یا شتێکی خۆشمان بۆ باسکەیت و من یەک گۆرانی بێژ نیم دوو بەس دەنگە خۆشە گۆرانی نازانم سێ شاعیری ئێمە قەرارێ لەسەر شعرە بۆ قەرار لای خۆش باشە شتێکمان پێشکەش کە باتۆ دڵمان خۆش بێت باشە خۆ من هەر ئەوەنی مەقسەی خۆش بێشتانەوە ئەم ترێڕەشە باشە چونکە ترێڕەش ڕێژێکی باش گلوکۆزی گلوکۆزەکەش هەر سیناوێ یەکسەر ئەچێتە خوێنەوە لەبەرەوە مەخاڵێکی باش لەسەر شیلەی گلوکۆز شیلەی گلوکۆز باشە هەڵی ورد کردوون وام لێ کردو کە ئیتر لاگ نەبن ئاسان بخورێ زۆر ئاسان دەستی خۆش بێ ئافێتان بێتان بۆ هیواین کە بە نووری ڕوختان بێ ئافێتان بێ بەدڵتان بێ بە ویژدانەوە نمرەکان بۆ دارن
ما بچینە دەرەوە سەرگەتە بخۆی هێمە نەخوات بەدڵە نەبوو کاک سۆران کاک سۆران من شتێک حەز دەکەم تۆ نەوە بیستوە تا ئێستا لە مارکێت بووین کەلوپەلەکان مانەوەگر شتومەکان ماهەڵەگەی بۆ خانەکەی سەرگوڵخان وتم سەرگوڵخان لە کێ دەرسی لە سێ بەشدار بۆی کە خواردنیان دروست کردووە بەڵام ئێوە لە کێ ترسا بێ لە شێر لەم بەشدار بوانە یعنی ئێوە لە ئێوە تەسەوەرێکی لە تۆ ترسا بێ چێر باشە وەڵام کاک سۆران وتی من لە کاک سۆران دەترسم کەواتە ڕکابەرایەتەکەت تونتر بووە قسە و باسەکە لەسەر سفرەکەی سەرگوڵخان بەردەوام بوو هەر چوار بەشدار بووکە بینیتان خواردنیان بۆ دروست کردین کۆتا بەشدار بوو کەما بووە سەرگوڵخان بوو ئێستا تاکەشت کەمەوە تۆ دانانی نمرەکانە بۆ سەرگوڵخان بزانین ئەو بەشداربوانەی کە تامی خواردنەکەی سەرگوڵخانیان کرد چ نمرەیەکی بۆ دانێن ئایا ئەو نمرانە شایانی ئەو خواردنەیە کە خواردمان یاخود بە پێچەوانەوە من نمرەکانیان بە بەشداربوان بەشداربوانیش بە وجدانی خۆیانەوە نمرە بۆ سەرگوڵخان دائەنێن و خواردنەکانی هەڵەسەنگێن فەرموو سەرگوڵجانیا بچۆ یا فایدێ بن بم فەرموو 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 ئەتوانن نمرەکان وەدامەنەیەکی وەدایە فەرموو ئەتوانن نمرەکان بنووسن ئێوە ڕەتە بڵێ نایەکی وە خوانەکەی سەرگوڵخان بەڵام هەروەکو ئاشکرا کە بەرنامەی خوانێک ستایلی بەرنامەکە بۆ جۆرەیە تەنها یەک کەس ئەبێتە خاوەنی ئەو خەڵاتەی کە لەلایەن NEC-ەوە بۆی ئامادەکراوە هەر چوار بەشداربووەکە سفر و خوانی خۆیان بۆ ڕازانینەوە بەڵام لە کۆتاییە کێ ئەبێتە خاوەنی خەڵاتەکەی کە بۆی ئامادەکراوە تەواو بوون زۆر سپاس کاک سۆران دەستخۆش زۆر سپاس دەستخۆش چیە دەرەجەکانی زۆرەوە ناتوانین بەشداربووان نمرەکانی سەرگوڵخانیان دووبارە خستەوە ناو مەنجەڵەکەی من بەڵام من ئێستا نمرە هیچێک لە بەشداربووەکانتان بۆ ئاشکرا ناکەم بەرنامێکی تایبەتمان ئەمێنێتەوە کە لە بەرنامە تایبەتەکە نمرەی بەشدار بۆ سەرکەوتووەکە ئاشکرا ئەکرێت کە ئەبێتە خاوەنی خەڵاتەکەی کە لەلایەن NEC-ەوە بۆی ئامادەکراوە و بیرشتان نەچێت ئەم بەرنامەیە بە سپۆنسەری سەرەکی بەهاراتی ئالین لەگەڵتانە بەردەوامە بێت ئێوەش چاوەڕێی ئەو بەرنامەی کۆتایی بکەن کە بزانین کامێک لەم چوار بەشداربووانە ئەبنە خاوەنی خەڵاتەکە تا بەرنامەکەی کۆتایی ماڵی هەمووتان ئاوا بێت و سفرە و خوانی هەموو لایەکتان ڕازاوە بێت